ئارامی و کۆمەڵگە. ئارامی ئەگەرچی پێدراوێکی دەرونی و هەستەکیە، واتە سەرەتاکانی خۆی لەناو مێشک و دڵ و دەرونی مرۆڤەکان دانێت، سکوونەتێکی دەرونی هەبەخشێت. دەرونی مرۆڤ پانتایشی گەلێک گەورە و بەرینە بۆ وەرگرتنی بابەتە معنەویەکان و کاردانەوەی ئەرێنی و نەرێنیش سەبارەت بەو بابەتە معنەویانە. ئەو کەسانی لە ڕووی دەرونیەوە ئارامن هەرشێ لەو تاکانە بن کە بتوانن بەڕێڕەوێکی دروستی ژیانکردندا بڕۆن. هەستی ئارامی و سکوونەتی دەرونی لە مرۆڤدا کانگای سەقامگیری و هەڵس و کەوتی دروستە. بەڵێ بەتاکید لە ئێستاە بۆهۆی خراپی باری ئابووری، بۆی خراپی باری سیاسی، ئەکید پشێوی کۆمەڵایەتی هەیە، ئەکید لە ناو خێزانەکانە ڕۆژانە کۆمەڵە کێشە و توندوتیژی هەیە. ئەمە کە لە کاتێکا باز لە توندوتیژی خێزانیەکەین ئەبێ لە هەمان کاتیشە باز لە نەئارامی یاخود گەڕانەوەی ئارامی بۆ ناو خێزانەکان بکەین. بەتاکید من ئەڵێم پشێوی کۆمەڵایەتی هەیە لە ئێستاە. هەروەکو باسم کرد نەبوونی سەرچاوی دارایی بوونی کێشەی ئابووری بۆی کە ئێستا موچە نییە، ئەو خێزانانی کە بژێوی ڕۆژانەیان ڕاستە خۆ پەیوەندی بە موچەوە هەبووە، ئێستاوە کاریگەری هەبووە و بەتایبەتی زیاتر سەر شاری سلێمانی بکەین نەبوونی دەوام، بایکۆتکردنی دەوام. ئەمە جارێکی تر کاریگەری هەیە لەسەر خێزانەکان. جاران ژن ئەچوە دەرەوە داوامیشی ئەکرد یاخود سەرچاوێکی دارایی خۆی هەبوو، بەڵام ئێستا گەر پیاوانیش بتوانن بچنە دەرەوە لە دوای داوامەکەیان ئیشێکی تر بکەن، ژنان ئەو ئیشەشیان نییە، ئەو هەلەشیان لە دەستچوە. لەبەرەوە جارێکی تر بە بەردەوامی لە وەزعێکی نەئارامیە لە قەلەقیە ئەژین کە چاوەڕێی ئەواکن کەی ئەم وەزعە باش بێ. لەلایەکی ترەوە خراپی وەزعی سیاسی کە ئێمە کۆمەڵێک کێشی سیاسیمان هەیە ڕۆژانە لە ڕاگەاندنەکانەوە، کۆمەڵێک هەواڵی ناخۆش و بابەتی ناخۆش و نەگونجان و پێکەوە نەگونجان و کێشەی ئەم لاولامان هەیە. ئەمانە هەموو کێشەیە کە کارەکاتە سەر نائارامی لە ناو خێزانەکانە و هەروە کۆمەڵی کێشەی خێزانی ترکە وەکو باسم کرد لە ئێستا بەهۆی هەبوونی تەکنەلۆژیا و ئامێرەکانی پەیوەندیکردن ئەکید ئەمانش کۆمەڵی کێشەی بۆ خێزانەکان دروست کرد. ئێستا بەڕاستی ئامارەکان لەم چەند ڕۆژەیە کە ئامارەکان ڕاگەێنراوە بە بەراورد لەگە ساڵی پارە زۆربەی ئامارەکان ڕوو لە زیادبوونە، کێشە خێزانەکان ڕوو لە زیادبوونە کە زۆر جار لایەنە پەیوەندیدارەکان پێشتر لۆچە گرنگیان بم بابەتە نایابێت. لە ئێستاشا دڵنیام گرنگێکی وا بم بابەتە نایەن، چونکە وەکو باسم کرد ئەوەی تەرکیزکردنی هەواڵەکانی ڕۆژانە و یاخود ڕاگەاندنەکان و یان لایەنە پەیوەندیدارەکان بە وەزع سیاسیەکە یا وەزع ئابووریەکەی ئەوە گرنگیان بە کێشە کۆمەڵایەتیەکان نەیاوە. لەبەرەوە سێرەکی ئەگەر چارەسەرێک نەکرێت ئێستاە بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان بۆ نەبوونی نهێشتنی توندوتیژە خێزانیەکان، من پێم وایە کە ئەزمێکی زۆر گەورەمان ئەبێت لە کێشە کۆمەڵایەتیەکان. کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورە دروست دەبێت، لێکترازانی خێزانەکان دروست دەبێت بەوەی کە سەفەرکردنی گەنج بۆ دەرەوەی وڵات، سەفەرکردنی پیا و بەجێهێشتنی ژمناڵەکان لەناو هەرێمی کوردستانە، ئەمانە هەموو کێشەی کۆمەڵایەتیە. وەکو باسم کرد پێویستە لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵات تەرکیز کاتە سەر لایەنە کۆمەڵایەتیەکە. ئەبێ لەگەڵ ئەوەی سەرڕای خراپی باری ئابووری، سەرڕای خراپی باری سیاسی ئەبێ گرنگی بە بابەتە کۆمەڵایەتیەکان بدرێ. ئەمە چ لە ڕێی بڵاوکردنەوەی هۆشیاری یاسایی بۆ تاکەکان، چ لەوەی کە هاندانی تاکەکان بۆی کە ئێستا ئەمە زروفێکی کاتیە تی ئەپەڕێ، ئەبێ خێزانەکان هاوکاری یەکتری بکەن لە تێپەڕبوونی ئەم زروفەیە، ئەبێت سەبر و تەحمولێکی باشتریان هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانیان، زۆر کێشە لاوەکیەکانیان لەم کاتانەیە گەورە نەکەن. مثلەن لە زۆر کاتە هەبوونی قەرزێکی زۆر لەسەر پیاوەکە، یان لە هەبوونی ئەوەی کە کرێچین یان نەبوونی زۆر سەرچاوی دارایی کە مناڵەکانیان بنێرن بۆ شوێنی تایبەت، ئەمە ژنان وا لێ بکە کە هاوکاریان بن لەم کاتەیە، نەگەوەی کە کێشەکان گەورەتر بن و لە ئەنجاما کێشەی خێزانی و جیابوونەوەی لێ بکەوێتەوە. و دابینکردنی سەرچاوێکی دارایی باش بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان، بۆی لە حاڵەتێکی وایە کە وڵات ئەکەوێتە ئەزمێکی ئابووریەوە، ئەکەوێتە ئەزمێکی سیاسیەوە، کار نەکاتە سەرەوەی کە یاساکان بۆستێنرێن، جێبەجێکردنی یاساکان لە وڵاتە بۆستێنرێن، یاخود دادگاکان بەڕووی هاوڵاتیانە دابخرێت، فەرمانبەرانی دادگاکان یا بنکی پۆلیسەکان ئیش بۆ کۆمەلگانەکەن لەبەرەوەی کە معاشیان نیە، لەبەرەوەی کە وەزعی ئابووری خراپە. پێویستە جێبەجێکردنی یاساکان پابند نەبێت بە دەسەڵاتێکی سیاسیەوە یا پابند نەبێت بە وەزعێکی ئابووریەوە لە کاتی تێکچوونی ئەو وەزعەیە ئەوانش ئیشەکانیان بۆستێنرێن. لەبەرەوە ئەبێت هۆشیاری یاسایی هەبێ و یاساکان بەباشی جێبەجێ بکرێن بۆ ئەوەی لە پاڵ ئەزمەی ئابووری و ئەزمی سیاسیە کێشەی کۆمەڵایەتی گەورەتر دروست نەبێت. بەداخۆ من هەموو جارێ زۆر جار ڕخنە لە ڕاگەاندنەکان نەگرم بەوەی کە زۆر ڕۆڵێکی باشیان نییە بەوەی کە کێشە کۆمەڵایەتیەکان چارەسەر بکەن، یاخود هۆشیاری یاسایی بگێنن بە تاکەکانی کۆمەلگا بەوەی کە
تەسیریان هەیە لەسەرەوەی کە باسی تونند و تیژەکانەکەن باسی ئاڵۆزیەکانەکەن باسی خراپی وەزعی ئابووری وەزعی سیاسی ئەەکەن زۆر جار هەوڵ نان بۆی کە هەوڵی هێمنکردنەوەی کۆمەلگا بن یاخود هۆشیاری یاسایی بڵاوکەنەوە بۆ تاکەکان لە کاتی هەبوونی کێشێکی لەو جۆرەیە چۆن بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن یاخود هەنێ جار هیچ نەبێت کە هەواڵەکان بڵاو ئەکەنەوە بەو شێوازە نەبێت کە زۆر تەسیری سلبی بکاتە سەر تاکەکانی خێزان. هەڵبەت ئارامی ئەم بابەتە کرد لە ڕوانگەی ئێمە پێناسیکین دواتەی بەسینەوە بەجان بە کۆمەڵاتەکەیوانێ بریتێ لەو هەستەی کە مرۆڤێک هەیەی هەست بە چێژ و بەختەوەریەکات و کاریگەری بێ بۆ سەرلانی دەرونی بۆ سەرلانی کۆمەڵاتی بۆ سەرکەسێتی ئەم کەسە واتە حاڵەتێکی دەرونیە لە ناخی مرۆڤەکان هەیە بەڵام دەرەهاویشتەی کۆمەڵاتی هەیە کاریگەری هەیە بۆ سەر پەیوەندەکانی ئێمە لەگەڵ مرۆڤەکانی چواردەورمانە. ئەگەر ئێمە قسە لەسەر وەکو لانی کۆمەڵاتی وەکو کوردستان خەڵک کۆمەڵگەی کوردی بکەین نائارامی ڕەنگە ئێمە ئەحسایەکمان لەوە دەستانە بیان توژنوێک بە تایبەت بۆ ئەم چەند مانگەی کۆتایی پێیان بڵێ ڕێجێ چەندی مرۆڤەکانن نائارامن بەڵام ئەگەر تۆ ملاحەزەیەک بکەی وەکو ئێمە وەکو مرۆڤێک بەداوام لەناو کۆمەڵگەی کوردیین و ینی بەرکەوتنمان هەیە پێوەی بەڕاستی ڕێژەی نەئارامیەکان بە ئاسانی بەرچاوەکەی بە تایبەت و کۆمەڵ هۆکاری بابەتی کۆمەڵ هۆکاری دەرەکی هاتوتە ناوانێ وەکو کێشە ئابوووریەکان کێشە سیاسیەکان بەرزبوونەوەی ناومێدی مرۆڤەکان لەناو کۆمەڵگەیە هەموو ئەمانە کۆمەڵی مؤشرن پێمان ئەڵێ مرۆڤەکان هەست بە نائارامیەکەن چونکەمە هۆکارە بابەتەکانن و زائیدەن لەگەڵیا کۆمەڵی هۆکاری خودی کە لە ناو خودی مرۆڤەکانایە کاریگەری ئەکات لەسەرەوەی ئەم مرۆڤانە وا بکە کە مرۆڤێکی نائارام بێ ئەگەر قسە لەسەر بکەین جارە بچێنە هۆکارە خودیەکانەوانیان خودی لەسەر ئاسی مرۆڤەکان شتێکمانی پێوترێ ئەبێ هاوسەنگی مرۆڤێکی هاوسەنگ بێ مرۆڤێک بێتوانای خۆگونجاندنی هەبێ لەگەڵ ژیانە لەگەڵ چواردەورە لەگەڵ خودی خۆیان لەلانی کۆمەڵاتیە و لەلانی ئابووریێوانێ ئەمە لە ئێسەی کۆمەڵگەی کوردستانە تا ڕادێک لە ئاستێکی ئەتۆمری لاوازیایە بۆچی چونکە ئەگە مرۆڤێک بێنیت لەلایەنێکی ئەگەر لەلایانی بۆ نمونە کۆمەڵاتیوانە لەلایانی خێزانیوانێ باش بێ پیشەیەکیشی بێ بەڵام کێشێکی ئابووری هەیە کە کەسانێکی ترمان هەیە لانی ئابووری باشە بەڵام لەو لاوانەیە پەیوەندی لەگەڵ خێزانەکە تێک چووە بەو کێشە سیاسیانی لە ناو کۆمەڵگەی ئێمە لە ئێستا دروست بۆ ئازارە چێژێ کەوتم ینی بەگشتی مرۆڤەکانی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە هاوسەنگیان تێک چووە لەلایەنێک لەلایەنەکانەوە باشن بەڵام لە کۆمەڵی لانی ترەوە دووچاری ناهاوسەنگی بوون ئەگەر خاڵێکی تریشمانەیەکە خودی مرۆڤەکان لە ناو کۆمەڵگەی ئێمە لە ناخەوانی هەست بە بەختەوەری ناکەن خودی ئەم بەختەوەری وای کردوکە کۆمەڵگەی ئێمە مرۆڤێکمان بۆ دروست مرۆڤێکی نائارام بێ بۆچی وەکوتمان کۆمەڵی هۆکار دروست بۆ مرۆڤەکان مرۆڤێکی بەختەوەر نین ئەماوەی کردو لانی ئارامی تاکەکان تێک چووە ئەوە پاشان ئەو شتی ترکە بەرزبوونەوەی ڕێژەی نائارامی لە ناو مرۆڤەکانە ئەگە بڵین لەو خاڵەیە مرۆڤەکان هەست بە ناسەرکەوتوویەکەن یان بەرزبوون و ڕێژەی نائارامی ئەمە هەم ناومێدی با بڵین ئەگەر تاکەکان تا چەنە ناومێد بن تا چەنە هەست بەو بکەن کە مرۆڤێکی ناسەرکەوتون ئەو نەهۆکە کاریگەری ئەبێ بەسەرەوەی ئەم تاکە مرۆڤێک وێ وەکو پێویست هەست بە نائارامی بکات یان مرۆڤێکی بەختەوە نەبێت لە ناوژانی خۆی. بەناوی خۆی گەورە سوپاس بۆ بەرنامەکەتان کە جێدەستان دیارە ئارامی ئەتوانین بڵێن ڕازیبوونێکی نەفسیە هەستکردنە بە ڕازیبوون یعنی مرۆڤ کەی ئارامە ئەو کاتەی هەستی بە ڕەزامەندیەکی ناوخۆیی کرد لە ناوخۆی خۆیان واتە ڕازی بوو لەوەی کە خۆی چییە و ڕازی بوو لەوەی کە لە بەردەستایەتی و ڕازی بوو لەگەڵ ئەو خەڵکانی کە لەگەڵیان ئاژی کەواتە ئەگەر مرۆڤ وەکو خودی خۆی ڕاستی بێ بە خودی خۆی ئەو کاتە هەستکردنە بەچی هەستکردنە بە ئارامی ڕازی بێ لە خودی خۆی ڕازی بێ لەو شتانی کە لە بەردەستایەتی کاسبی کەسابەتی هەر جۆرە پیشەیەکی هەیە لێ ڕازی بێت هەر جۆرە مامەڵەیەکەکە لێ ڕازی بێت و ڕازی بێت لەو خەڵکەی کە لەگەڵی ئاژی ئەو خەڵکەی کە لەگەڵی ئاژی ئایا ڕازیە لێیان ئەگەر بێت و ئەم سێ ڕازیبوونەی هاتە بەرجەستە ئەو کاتە ئەتوانین بڵێین ئەم کەسە چییە هەست بە ئارامیەکە واتە ئارامی چییە؟
ئارامی ئەوەیە کە تۆ لە ناو ئەو خەڵکەی کە لەگەڵیانە ئاژیت هەست بەوە بکەی خۆشیانەوی، هەست بەوە بکەیت کە ڕێزی لێ ئەگرن. کەواتە ئەگەر ئەم سێ جۆرە ڕەزامەندی هاتە پێشەوە ئەوە ئەو کەسە ئەتوانین بڵێن چی؟ ئەوە پێناسەی ئارامی بەسەر ئەو کەسەیە ئەچەسپێت، واتە دەرونێکی ئارامی بۆ دروستە بێ. ڕێک پێچەوانەی هەستکردن بە ترس، ڕێک پێچەوانەی دڵە ڕاوکێ، ڕێک پێچەوانەی نائومێدی، ڕێک پێچەوانەی هەڵچوون. واتە مرۆڤ کەی ئەتوانین بڵێن کەسێکی ئارامە؟ ئەو کاتێ بتوانە زاڵ بێ بەسەر هەڵچوونەکانیە. ئەو کاتێک کە زاڵ بوو بەسەر هەڵچوونەکانیە لە ناخێ هەست بە ئاسوودەی و ئارامی یەکەکات، هەستەکە شتێکی دەستکەوتووە، واتە چونکە ئەزانێت کە هەڵچوو شتی زۆر لە دەسەیە، مادەم هەڵ نەچووە کاتە شتی زۆری بۆ گەڕاوەتەوە. بۆیە مرۆڤ کەی هەستی شعوری بە دەرونێکی ئارام کرد، هەستی کرد لە ناخیا هیچ هێزێکی خراپ ئاراستەی ناکات، ئەوە ئەو کاتە ئەتوانین بەو کەسە بڵێن کەسێکی ئارام. بەڵێ زۆر سپاس بۆیەوە. بەڕاستی ئارامی وەکو پێناسیەک ئەگە لەلایەن دەرونی و بیکەی ئەوە لەسەر ئاسی تاک ئارامی ئەو لایەنە دەرونیە کە ئینسان لە نێو هاوسەنگیەک ڕاگرێت لە نێوان هەست و سۆز و ئەو پێدراوانەی کە لە دەروی کۆمەلگایەتی. ئەگە بە نمونەیە باسی کەین بۆ نمونە لە واقعەیەکی وەکو کۆمەلگای ئێستای ئێمەدا کە قەیرانی دارەی، قەیرانی سیاسی، قەیرانی هەموو قەیرانەکانی کە ڕووی کردوتە ئەم سیستەمی کۆمەلگای ئێمە، دەکرێت ئینسانێک ئەگە لایەنی دەرونی بەهێز بێت، ئەو هاوسەنگی ڕاگررتە بێت، دەتوانێت ئەم ئارامیە دەرونیە بۆ خۆی دروست کات لە ڕووی دەرونیەوە. بەڵام ئەو مەرجەشی تیا هەیە کە لە دەرەوەی کۆمەلگا دەرەوەی تاش ببوورە دەکرێت هاوکاری بن بۆی ئەم ئارامێ بۆ دروستکەن. چونکە ناکرێت ئێمە تەنها جەخت لەسەر شخصەکە تاکەکە بکەینەوە بڵێن تەنها تاکە بەسە بۆ ئەوی ئارامی دەرونی بۆ خۆی دروستکە. نەخێر، ئەو خێزانی تایژی مەرجەکە ئارامیەک بلو خێزانەیە هەبێ بۆی ئەمژ ئارامێکی دەرونی بۆ دروست بێ. ئەو مجتەمەعی تایەش لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئەمن و ئیستیقرارەوە ئەمانە هەمی هاوکارن، هاوبەشن لەسەرەوەی کە ئارامێک بۆ ئینسان دروستکەن. بۆیە دەتوانین بڵێن ئارامی دوو ڕووی هەیە، ڕوویەکان ناوەکیە کە ئینسان بۆ خۆی دروستیەکە، ڕوویەکیان دەرەکیە کە لە دەرەوە تەأسیرە کاتە سەر ئارامی ئینسان و سەر ئارامی کۆمەلگا دوجار. چونکە بەڕاستی ئینسان وەک گوتمان پێکهاتەیەکە هەموو لایەنەکان، هەموو سیستەمەکان کاری تێکە، لە سیستەمی ڕۆژبیریتەوە، لە سیستەمی پەروەردەییتەوە، لە سیستەمی سیاسی و ئەمانە هەموو تەأسیرە کاتە سەر ئینسان. مادەم ئەمانە هەموو تەأسیرە کاتە سەری، کەواتە هەموو خەلەلێ، هەموو کێشەیەک لەم سیستەمانەیە دەبێتە مای کێشە بۆ ئارامی ئینسان و بۆ ئینسان بەگشتی و بەتابەتیش ئارامی دەرونی دەبێتە کێشەیەک کە نەتوانێت هاوسەنگی لە نێوان خۆی و لە نێوان ئەو پێدراوە ئەو پێداویستانیان ئەو داواکارانی کە کۆمەلگا یان لە دەرەوەی خۆی داوای لێ دەکەن ڕایگرێت. ئارامی دەرونی ئەگەر لە مرۆڤدا گەشەی کرد و نومیان بوو ئەو کادەپەڕێتەوە بۆ گفتار و هەڵسوکەوتی مرۆڤ و خۆگەر لە ژیانی گشتیدا گەشەی کرد ئەوە بێتە خەسڵەتە سەرەکیەکانی ئەو کۆمەلگایە، چونکە مرۆڤەکان بەرخورد و کارلێک و هەڵسوکەوتیان لەگەڵ یەکدایە. ئەمەش واکات ئەو بەرکەوتانە هەمیشە ئارام و سەقامگیر بن. هەڵسوکەوتی ئارامی مرۆڤەکان ئەتوانێت زۆر پێدراوی باش بە کۆمەلگا ببەخشێت و ڕەوشی ژیانی گشتی سەقامگیر بکات. مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵاتی و ژیانی خۆی لە نزیک ئەوانی دیکەوە دروست کردووە و سەرنجامیش کۆمەلگایی دروست کردووە. بەڵێ وەکو باسم کرد پێویستە ئەنجومەنی دادوەری و یاسا دەسەڵاتێکی سەر بەخۆ باڵای هەبێ لە هەموو وڵاتێکە و بەتایبەتی لە هەرێمی کوردستانە ئەبێ خەڵک سیقەی بە دادگا هەبێ. وەکو باسم کرد لەگەڵ هەبوونی پشێوی سیاسی و پشێوی ئابووری پێویستە خەڵک لە کاتی پشێوی کۆمەڵایەتیەکانە چارەسەرەکەی بەرێتە بەر دادگا، هانا بۆ دادگا بەرێ و چەند دەرئەنجامێکیشمان دەستکەوێت لە دادگا بۆی خەڵک ئەو سیقەی بە دادگا بگەڕێتە، چونکە بەڕاستی لە ئێستا خەڵک سیقەی بە دادگا نەماوە، پێی وایە کە زۆر تەداخلاتی حیزبی و سیاسی لە ناو دادگاکانە هەیە، یان زۆر جار خەڵکێک لە سلێمانیە چێ سکاڵاکەی با لە هەولێر یا لە هەولێرەیەت لە سلێمانی سکاڵاکی تۆمارەکە لەبەرەوەی سیقەی بە دادگای شارەکەی خۆی نییە کە لە ئەسڵا نابێ وا بێ دادگا سەربەخۆ بێ
و چەند کەیسێکی سەرکەوتو لە ناو دادگا ببینین بۆ ئەوەی کە خەڵک سیقی بە دادگا هەبێ و لەم حاڵەتی پشێوێشا جارێکتر پێم وایە کە بێت دادگا ڕۆڵێکی زۆر بەرچاوی هەبێ هەرچەنە لە ئێستا تا ڕادەیەک دادگاکان باشترن لەگەڵ بایکۆتکردنی شوێنەکانی ترا بەڵام ئەوان تا ڕادێک ئیشەکانی خۆیان ئەکەن بەڵام لۆدێکی زیاتریان لەسرە بۆی کە ڕۆژانە ژمارێکی زۆرتر سکاڵا تۆمارەکرێ فەرمانبەر کەمتر دەوامەکە ڕۆژەکانی داوامکردن کەمتر بۆ تۆ ئەمانە هەمووی تەسیری هەیە لەسەر ئیشوکاری خەڵکی بەڵام لە هەموو حاڵەتێک ئابێ خەڵک بۆ چارەسەرکردنی کێشەکانی ڕووبکاتە دادگا و دادگا نەتیجەیەکی بەرچاو با بە خەڵک و جارێکتری ژۆڵی ڕاگەاندنەکان لەوەیە کە چۆن ئەم کەیسە سەرکەوتوانە لە ناو ڕاگەاندنەکانە باس بکرێ بۆ ئەوی خەڵک سیقەی بە دادگا بابەتێکی و کوتمان دەرونیە ینی لە هەمان کاتە کاریگەری لانی کۆمەڵاتی دەریشۆ لەسەر ئێمە هەیە کۆمەڵێک ڕەنگە باس و خواست هەبێ لە ناو کۆمەڵگەیەمە هەڵە تێگەیشتن هەبێ لەسەر بابەتی ئارامی یەکێک لەو شتانە کەسانێک پێیان وایە تەنها هۆکارە دەرەکیەکانن ئارامی بۆ ئێمە دروستانەکەن ئەبێ من ئابوورێکی باشم هەبێ ئەو کاتە ئەمە مرۆڤێکی ئارام بەڵام ئەمە بە پێچوانەوەی کە کۆمەڵم ئەشیرمانەیاتیان کەش پێدانی مرۆی پێمانەڵێ ئەوە هەر ئەوە مرۆڤەکانن کە لە ژیانی خۆیان ڕازین متمانیان بە خۆیان هەیە و ئەزانن با ژیانی خۆیان بەڕێوە بەرن لە ڕووی بۆنە ئابووریەوانێ ڕەنگە مرۆڤێک ئاستێک ئابووری باشیشی نەبێ بەڵام کەسێک ئارام و بەختەوەر بێت کەسانی تر پێیان وایە ئەبێت ئێمە هیچ کێشێکمان نەبێت لە ناو ژیانە لە ڕووی خێزانیوانە پەیوەندیگی باشمانە بێت لەگەڵ خێزانەکەمانە هاوڕێی باشم هەبێ لە ڕووی سیاسیەوانەی کۆمەڵگێکی ئارام و ئیسقرارم هەبێ بەڵام بە پێچوانەشوانێ ینی بە کۆمەڵ مؤشیری تر پێمانەڵێ ئەو مرۆڤانەی کە ڕەنگە کێشیشیانە بێ لە ناو ژیانی خۆیانە بەڵام لە بەرەوەی کە متوانیان بە خۆیانە هاوسەنگن توانای کۆنتترۆلکردنی خۆیانەیە ئەزانن چۆن مامەڵە بکەن لەگەڵ ژیانە ئەزان چۆن ڕوبەڕووی فشارەکانی ژیان بناوانێ بیزەبەت کەسی ئارام کەسێکە توانای ڕوبەڕووبوونەوەی هەیە ئەتوانێت زاڵ بێ بەسەر کێشەکانی ژیانی خۆیە و توانەکانی خۆیان ناسێ تەسەوری وایە سنووری توانەکانی خۆی لەکوایە و ئەو ئەتوانێت باش مەلە بکارە ناو ئەو ژیانی کە تایەتی بۆیە ئەوکوتم ئەگەر لەلایانی کۆمەڵاتیشەوانە ئێمە کێشەشمان هەبێ لە ژیانم کۆمەڵگێکی نەئارام و ئەوشمان هەیە بەڵام مرۆڤێکی ئارام مرۆڤێک کە بڕای بەخۆی بێت بڕای بە توانەکانی خۆی بێ کەسێکە بزانێ ڕوبەڕووی کۆمەڵگە و چواردەور بێتوانێت هەر مرۆڤێکی ئارامە بۆ چونکە لە ناخەوانێ ئەزانێت چۆن بژی ئەزانێت چۆن مامەڵە بکات ئەزانێت چۆن ڕوبەڕوو بێتوانێت بۆیە ئەگەینەوەی کە ئارامی بەڵێ لانی دەرەکی لانی کۆمەڵاتی ژینگەی چواردەور کاریگەری بۆ سەر ئێمە هەیە بەڵام لە بەشێک لە حاڵەتەکەی تریشە پەیوەندی بە خودی خۆشمانەوە هەیە پەیوەندی بە لانی بیرکردنەوە ئێمەوە هەیە چۆن کەسانێکمان هەیە کە ئەبینیت کاتێک یە بۆ لایتەوە بە تایبەتمەکو توێژەرانی کۆمەڵاتی وەکو کەسانی کێشەکان چارەسەرەکەن کاتێک کە بەسی کێشەی خۆی بۆ کات لە کۆمەڵە لانە و لە ناو ژیانی خۆیان کۆمەڵە بابەتی باشی هەیە بۆ نمونە خێزانی هەیە مناڵی هەیە لانی ئابووری باشی هەیە ئۆتۆمبیلی هەیە پەیوەندی لەگەڵ کەسەکانی چواردەوریا هەیە بەڵام لە بەرەوەی تەنها کەسێک لە ناو ژیانیا هەیە کاریگەرێکی سلبی بۆی هەیە بۆ نمونە تەرکیزی لەسەر نقطەیەکی سلبی ژیانی کردووە با بڵێن ئارامی ئەم مرۆڤە تێک چووە ینی بۆیە ئەم بلانی بیرکردنەوەی ئینسانەکان زۆر گرنگە و کاریگەری بۆ سەر ئێمەوە هەیە ئێمە چۆن بیرەکەینەوانێ ئێمە چۆن تەرکیزمانەکەی لەسەر دیوە ئیجابەکەی خۆمان تەرکیزی خۆمان دوورەخێنەوە لەسەر سلبیاتەکان ئەنی دووبارە ئەمە پەیوەندی بۆ هەیە مرۆڤی شکست خوارد و مرۆڤی سەکەوتو مرۆڤێکە چۆن ئارامی بۆ خۆی دروستەکە مرۆڤێک چۆن ئارامی لە خۆی دوورەخاتەوانێ بەڵێ بێگومان یعنی ئەمە خۆی بەداخەوانێ ئەگەر سەیری تۆڕە کۆمەڵاتیەکان بکەی و لەناو کۆمەڵگەی کوردیا بەباشی ملاحەزە بکەی ئاستێکی ڕەشببینی گەورە لەناو کۆمەلگای بڵاو بۆتەوانێ ئەو مرۆڤانەی کە بابەتیانە بیرەکەنەوانێ و سەیری هەردوو دیوەکە ئەکەن دیوە ئیجابی و سلبێتەکانی ژیانی خۆیان و دواتر دەستنیشانی ئەوە ئەکەن ئەوان کێن ئەم مرۆڤانەمان کەمە واتە ئەگەر من مرۆڤێکی ئیجابی بە مرۆڤی ئیجابی بێزەڵت چییە درک بە ژیانی خۆی ئەکات ئەزانێ ئەو لەکوایە ئاستی خۆی لەکوایە ئەگەر دو نمونە لە هەڕەمەکەی ماسلەوە بێنی ئەڵێت یەکەم جارەکە پێداویستی ژیانی ئێمە بۆنە لە ڕۆی ئابوووریەوە پڕ بێتوانێت و ئێمە پەیوەندێکی باشمانە بێت لەگەڵ مرۆڤەکانی چواردەوری خۆیان دواتر من کەسێک بم ڕێز لە خۆم بگرم و خەڵکی چواردەوریش ڕێزم لێ بگرێت لە دوای ئەمە ئاخر پلە ماستۆ پێی وایە ئێمە ئەگەینەوەی کە ئێمە خۆمان قبوڵە مرۆڤی سەرکەوتوو مرۆڤی ئارام خۆی قبوڵە کێیە و خۆی ئەناسێ و تواناکانی خۆی ناسێ و چواردەوری خۆشیە ناسێ خێزانەکەی خۆی قبوڵە مرۆڤێکی ترمان هەیە
خێزانەکەی قبول نییە ئەروات پەیوەندێک لە دەروی خێزانەکەی خۆی دروستەکە لەمە ئارامی خۆی تێگەیە لانی ئابووری خۆی قبول نییە هەر ئەڕوات کارەکە لە زۆتر بە دوای کاری زۆتر ئەگەڕێ بە دوای دەستکەوتی مادی زۆتر ئاگرێ دواترە مرۆڤ ئارامی تێکەچێت بۆیە کەسێکە خۆی قبولە توانەکانی خۆی قبولە ژیانی خۆی قبول ئەم مرۆڤە ئارامە ئەم مرۆڤە هاوسەنگە ئەم مرۆڤە ئەتوانێت ئیسیقرار بکات. تەبان ئەوە شتێکی حتمیە کە ئارامی پێوەستە بە دەولون و واتە شتێکی بەرجەستە نییە شتێک نییە مرۆڤ بەدەستی بیگرێ بە هەستەوەرەکانی بەڵکو شتێکی دەرونیە واتە هەستی پێ ئەکرێ ئەتوانین بڵین سەرچاوەی ئارامی هەستکردنە بە دڵنیایی واتە ئارامی کەی ئێمە ئەتوانین بڵین مرۆڤێک ئارامی دەست ئەکەوێ سەرچاوەیەکی ئارامی دەستەکەوێ لە چۆ دەستەکە لە دڵنیاییەوە واتە مرۆڤ هەست بە دڵنیایی بکە دڵنیایی لە چی؟ مرۆڤ دڵنیایی لەوەی کە لە چواردەوەرەکەی فێڵی لێ ناگرێ ناخەڵەتێنرێ ڕێزی لێ ئەگیرێ باشە هەست بەوە بکە کە تەنیا نیە خەڵکی لەگەڵایە کەواتە سەرچاوەی سەرەکی واتە ئەوەی کە بڵین ببێ بە سەرچاوەیەک بۆ ئارامی مرۆڤ لە چۆ دەستێکەوێ لە دڵنیاییەوە دڵنیا بێ لە هەموو ئەو شتانەی کە هەیە لە دەوروبەریا ئەو کاتە شتێکی کەی دەستەکەوێت چییە دەڵە ڕاوچەیی توش نابێ تەمئەنینەی بۆ دروستە بێ بۆیە دڵنیایی ئەتوانی بڵێن مرۆڤەکان کە دڵنیا بوون ئەو کاتە ئەتوانن ئارامی دڵێکی دەرونێکی ئارامیان دەست پێ خۆی لە کۆمەلگای بۆ کۆمەلگای تر ئەما گۆڕێ دەکرێت لە کۆمەلگایەکە کۆمەڵە پێدراو ڕۆڵی هەبێ لە ئارامی دەرونیا بۆ ئینسان دەکرێت لە کۆمەلگایەکی ترە هەندێک پێدراوی تر هەبێ بەڵام ئەگەر باسی کۆمەلگای خۆماکەین بە حکومەوەی کۆمەلگایەکی شەرقیە و بە حکومەوەی تا ئەم ساتەش ئاین ڕۆڵی هەبووە لە ناو کۆمەلگایە بۆی دەکرێت لە کۆمەلگای کوردی خۆماندا ئاین ڕۆڵێکی گەورەی هەیە لە دروستکردنی ئارامی دەرونی بۆ ئینسان بۆ تاک بە تایبەتیش ئەمە ئەکرێ لە کۆمەلگایەکی دیکە شتێکی تر بێت ڕەنگە لە شوێنێکی ترە ئەو بارە معنەویانەی تر نەک هەردی چونکە لە کۆمەلگای مە جیاوازە لە کۆمەلگایەکی تر ئەکرێ لە جێگەیەکی ترە هونەر بێ ئەکرێ لە جێگەیەکی ترە مۆسیقا بێ هەر شتێکی درک بێ بەڵام لای کۆمەلگای ئێمە جگە لە دین کە بە پلەی یەکەمیە بە قەنەعەتی من دین بۆ ئارامی دەرونی تاک ئارامی لە خێزانی شا دروستە بێ لە کۆمەلگای لە قوتابخانەیە لە لایانی سیاسی و کۆمەڵاتیە ئەمانە هەمی هاوکارن بۆ ئەوەی ئارامی دروستکەن بەڵام پێدراوەکان زۆرن دەکرێت ئێستا لە کۆمەلگای ئێمە کە قەیرانی داراییە ناکرێت تۆ داوای ئارامی دەرونی لە تاکێ بکەیت چونکە تۆ چونکە وەکو هەڕەمی ماسلۆ ئەڵێ یەکەم جار پێویستە حاجاتە ئەساسیەکانی بۆ بڕکەیتەوە تۆ جار بێت نان و ئاوەکەی بیتێ خۆراکی بیتێ لە ئەمن و ئاسایشی بیتێ ئەنجا دەتوانیت داوای لێ بکەیت کە ئارامی دەرونی هەبێ وە بتوانێت ڕەفتاری هەڵسوکەوتی قسەکردنی بە شێوەیەکی ئارام و بە شێوەیەکی هادی دەرببڕێ من زۆرم لا سەیرە لەم حکوومەتی ئێمەیە کە نانی بڕیوە پارەی بڕیوە هەموو ئەم شتانەی کە ئینسان پێویستی بە پێداویستە سەرەتایەکانی ئینسانە بڕوێتی و داواش دەکا بەڕاستی ناڕەزایەتی خەڵک تۆڕایی خەڵک بە شێوەیەکی ئارام و هادی بێ لە هیچ قانونێکە لە هیچ شوێنێکە لە هیچ نەزەرەیەک و عیلمێکە نییە تۆ بڵێ هێشتا پێداویستە سەرەکیانی ژیان کە نان و ئاوە کە خۆراکە کە پارەیە بۆی دابین نەکەی نەی تێلی ببڕیت داواشی لێ بکەیت کە ئارام بێ هێشتا زۆرشم لا سەیرە بەڕاستی ناشارمەوە کە زۆرێ لەو ڕەوتی دینی هەیە کە داوایە دەوکەن بگەڕێنەوە بۆ دین تەنها پشت بەمە بەستین کە ناڕزایی دەرنەبرین تون نەبین گفتوگۆ بکەین ئارام بین سەبر گرین من لەم سەیرە چونکە بەڕاستی ئێمە ئینسانین تەنها ئەوە نین چونکە هەرمە خۆشی وا دروستی کردی نە مەلایکەتی نە شەیتانین بەڵکو ئێمە ئینسانین مادەم ئینسانیشین بەڕاستی پێویستمان بەو پێداویستانەیە کە خوا بۆی دابین کردوین کا لە خواردنە لە خۆراکە لە هەوایە لە هەموو پێداویستانی تا سەرەوە دەگات تا ئەمن و ئاسایش وەمان هەر کۆمەڵگایەک ئەمانەی تیانە بوو بەڕاستی دەرونی ئەو شەخصەش ناتوانین بڵێن ئارامە یان هاوسەنگە من ئەڵم ئەوە وەکو باسم کرد ئارامی کە دوو ڕووی هەیە بەشێکی پەیوەندی بە ناوخنی ئینسان هەیە بەشی پەیوەندی بە دەروی ناوخنی ئینسان هەیە کە کۆمەلگایە ئەوەی لە کۆمەلگایە ڕوویە بەڕاستی نائارامیە ڕەنگە تا ئەم دەقەیەش ئەو نائارامی کە لە دەرونی ئینسانە هەیە نەتەقی بێتەوە بەڵام بە بەردەوام بوونی ئەو نائارامی کە لە دەرەوە هەیە وەکو جەنابش ئاماژە و پێ کرد
سوودانی سیارەیە کێشەیە قەیرانی سیاسیە مشکلی حیزبەکانە هەموو ئەمانە ڕاستەخۆ بێ ناڕاستەخۆ بێ بەڕاستی تەسیرەکاتە سەر ناخی ئینسان و دەرونی ئینسان و نائارامی دەکات ئەمە ئێمە شتێکی بیر ترشمان بینەچێ بەڕاستی ئەو نائارامی کەی بینی لەناو تۆڕە کۆمەڵاتەکانە لە کەناڵەکانی ڕاگەاندنە ئەمە بۆ خۆی دەلالەتە لەوەی کە ئێمە ئەگەر نائارامیش بین تا ئەم ساتەوە گوتم دین بە پلەی یەکەم و ئەو دۆخە کۆمەڵاتی و کولتورەی کە هەمانە توانێتی تا ڕادەی ڕامەگرێ بەڵام بە مروری زەمن بەڕاستی هیچ بربەستی ڕەنگە نەمێنێتەوە بۆ ئەم نائارامیە بۆ ئەم نائارامی خەڵک کە لە ناخیاتی کە ڕەنگە لە داهاتووە ئەگە ئەم قەیرانە ئەم کێشێ بەردەوام بێ ڕەنگە ببێتە مای نائارامیەک بۆ کۆمەلگا بۆ هەمومان ڕەنگە چونکە من بەڕاستی پێشش لە ئەکاونتی خۆمە باسم کردم ئەگە ئەم دۆخە بەردەوام بێ چونکە هەم ڕاگادن هەم کەسە نامەسوولەکان ئێمە کە هەر مەسئولیش نین بەردەوام هەنێ وتە هەنێک قسە دەکەن ئەوەی نائارامی دروستەکە ئەوەی نادڵنیایی دروستەکە هێندە ئومێد دروست ناکە هەر ئەمەیە کە بەڕاستی واکە کە خەڵک پێویستی بەوە بێ بەردەوام عیلاج بەکاربێنێ بڕۆ نەخۆشخانەکان ئەوەی کە بەکار دێت بەڕاستی بەشێکی زۆری کێشەی دەرونیە نەک جەستەی یعنی بەردەوام ئێمە گەر ئەم قەیرانە بەردەوام بێ ڕەنگە بۆ چەند ساڵی داهاتوو ئەگەر ئێستاژ نەبێ درەنج بێ ڕەنگە پێویستمان بۆ بێ سنتەری زیاتری نەخۆشی شەکرە و پەستانی خوێن و کێشەی کۆمەڵایەتی و خێزانی و دەرونی ئەمانە زیابکە ڕەنگە بەڕاستی لە داهاتووە پێویستمان بکردنەوەی ئەم سنتەرانە بێ چونکە ئەم قەیرانە ئەم کێشانە ئەم نائارامیە دەرونیە دوجار هەم زەرەری بۆ لاینی جەستەی و دەرونی ئینسانەکە هەیە بۆیە بە دڵنیایی ئەوگە بەردەوام بێ کێشەی زیاتر و گرفتی زیاتر بۆ ئەم کۆمەلگایمە دروستەکە لە ئێستادا قەیرانە جۆرا و جۆرەکانی هەرێمی کوردستان ئەندازەیەک ئارامی شێواندووە خۆ ئەگەر ئارامی ژیانی دەستە جەمعیش تا هەنووکە خەوشی گەورەی تێنەکەوت بێت ئەوە تاچی کوردی لە ئێستادا تاچێکی قەلەق و پڕ لە دڵە تاچێکە ئارامی دەرونی و ئەحساسی سەقامگیری تێدا نەماوە چونکە هەر قەیرانێک کە دێت لەگەڵ خۆیدا دەیان گرفت و سەرێشەی کۆمەڵایەتی لەگەڵ خۆیدا ئەهێنێت کە سەرلەبەریان کاریگەری دەرونی لەسەر تاک بە تاچی کۆمەڵگاکە دانێت ئەمەشە بێتە مای ئاڵۆزی و نەمانی ئارامی گشتی هەر بۆیە دەسەڵات یەکەم شتێک کە بێت لە خەمیدا بێت ئەوەیە کە نەهێڵێت ئارامی کۆمەڵگا خەوشی گەورەی تێبکەوێت. بەڵێ بەڕاستی بۆ ئەبێت دادگا لێکۆڵینەوەی جددی لەسەر ئەو دۆسیانە بکە و بە زووترین کات هەنێک کەیس هەیە کە زۆر کەیسی دیارە یاخود کەیسێکە پەیوەندی بە ڕایگشتیەوە هەیە یان کەیسێکە زۆرترین ڕایگشتی قسەی لەسەرە مەسەلەن لە کەیسی کوشتنی ژنانە یان لە کەیسی سوتاندنی سیارەیەکە یان لە کەیسی کۆمەڵێک کوشتنە مەسەلەن کە ئەیبینی پێویست ئەمانە ئیشی زیاتری لەسەر بکرێ و دەرەنجامی باشتری لەسەر هەبێ و بۆ ڕایگشتیش ئەو دەرەنجامانە بڵاو بکرێتەوە بۆی خەڵک متمانی بە دادگا هەبێ و ئەبێت ئەوە ئیشی دادگایە و ئیشی داواکاری گشتیشە لە هەمان کاتەکە ڕۆڵی کاریگەری هەبێت لە جوڵاندنی ئەو کەیسانەیە و دەستکەوتنی نەتیجە. ئێمە وەکو سیاسەکان قسە نەکەین لێرەیە بەڵام بەڕاستی ئەوەی کە دووبارە ئێمەش ناچارین قسە لەسەر بکەینەوانەوە بە گوێرەی پێداویستیەکان بەتایبەت لە ڕوانگەی دەرونیەوانێ گرنگە بۆ ناوژانێ و لانە ئابوووریەکەیە کە ئەمە ئەکرێت حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان لێرە ئیش لەسەر ئەم بابەتە بکەن و دواتر من ئەوە لێرە خودی پەیامەکەی خۆم ئاراسی خودی خۆم و خودی ئەو تاکاناکەم کە گوێگری منن چونکە لەبەرەوەی ڕەنگە کەمتر دامەزرا حکوومیەکان و لایانی پەیوەندیدا لە کۆمەڵگەی ئێمە گوێ لە ئێمە بگرێتەوە کەمتر هەوڵی چارەسەرکردن بابەتە باکاوتە ئێمە خودی خۆمان چارەسەری ئەمە بکەین ئەبێت هەوڵێکی زۆتر ئێمە بین لە ناو ژیانی خۆمانە بۆی کە پیشەیەکی باشترمان هەبێ دەستکەوتی ئابووری خۆمان باشتر بکەین لە هەمان کەدا قەناعەتی خۆشمان باشتر بکەین بەو بڕە ئابووری کە لە ناو ژیانی خۆمان هەیە واتە مەرجنێ من بۆ نمونە هەلا ناو 5 ساڵ لەمەوە پێشا بژیم کە موچەکەم زۆر بەرز بووە ئەکرێت لە ئێستای بیرکردنەوەیکی ترمە بێ بۆ ئەم واقعەی خۆم هەتاوەکو ئەم ساتەوەختەم تی ئەپەڕێ ئەم ماوەی من تی ئەپەڕێ بەو لایەنە ئابووری کە هەمە قەناعەت بکەم لە هەمان کاتیشە زۆر ئاساییە بە دوای ئەوەش بگەڕێم کە پیشێکی باشترمە بێ کارێکی ئیزافی ترم هەبێ بۆ ناو ژیانی خۆم ئەمە لایەنێک تر بەشێکیان پێویستە بەو ململانێ و سراعی لەناو کۆمەڵگەیە هەیە کە
بەداخە و سیاسەکانی ئێمە دروستیان کردومە بەشێک لەو نائارامی کێمە ڕۆژانە تایە ئاژین ئەمەش دووبارە بە پێویستکەینەوە بە خودی ڕاگەاندنەکانەوانێ ڕاگەاندنەکان تا چەند تەرکیزیان لەسەر دیوە سلبیاتەکەی کۆمەڵگەی ئێمەیە لەوەی کە بەردەوام قەناعاتێکیان بۆ ئێمە دروست کردووە ئێمە دۆخێکی زۆر نەخوازراوین بەردەوام لە دۆخی تەقینەوەیین یانەگە مرۆڤێک شەوانە کاتژمێرێک سێری کەناڵەکانی ڕاگەاندنم کات بەڕاستی بەسە بەوەی کە مرۆڤێکی نائارام بێ ئەمەش دووبارە ئەبەستینەوە بۆی ئەگەر ڕاگەاندنەکانش گوێ لێمە نەگرن ئەگەر ئەوانیش بەردەوام بن لەسەر ڕێچکەی خۆیان ئەبێ خودی ئێمە هەوڵمان هەبێ بۆی کە من بایکۆتیان بکەین کەم سەیریان بکەین کەم تەرکیزی خۆمان بخێنە سەر و کەناڵانێک کە بەردەوام ئەخبار و بەردەوام پەیامی سەلبیان بە ئێمە بەلانی کەمانێ هەر کەسە لە ڕێگەی خۆیوانێ بۆ گوێگرتن لە کۆمەڵ بابەتی هوەریە سیرکردنی هەنێ بەرنامە هەیە بەنامەی فێرکاریە بەنامەی کۆمەڵایەتیە بەنامەی دەرونیە ینی بڕۆین کاتی خۆمان بە کۆمەڵە شتەوانێت تەرخام بکەین کە بەلانی کەمانێت نەئارامی نابە ئێمە زۆرتر ناومێد ناکە بۆیە کەوتم دیوە دەرکێکە گرنگە کە ئیشی لەسەر بکەیت لەلانی سیاسی لەلانی ئابووری لە دیوە گشتەکەیوانێ بەڵام ئەگەر لە حاڵەتێکە چارەسەر نەبوو ئەو کاتە ئێمە خودی خۆمان چارەسەر بدۆزینەوانێ خودی خۆمان دوورخێنەوە لەوەی کە لە بەشێک لەو فشارانەی لە کۆمەلگا دروست ئەبێ لەسەر ئێمە کەمی کەینەوە لەسەر خۆمان بەڵێ بێگومان ینی خۆ کاکی ئێمە دووشمان هەیە یەکەم ینی ئەوەی کە ڕاگەاندن ئیشی ئەوە دام بنێ بە ڕاستیەکانە و فشار دروست بکە لەسەر دەسەڵات بۆ نمونە ڕاستیەکان بخاتە ڕوو هەموو ئەم شتانمان هەیە بەڵام لەگەڵەوەشە کۆمەڵی کەلیمات هەیە کەلیماتی ناومێدکەر بۆ نەتو لە ئەندام پارلەمانێکەوانەیە بیسی دەڵێ بۆ نمونە چەند مانگ لەمە پێش باسی ئەویانە کرد کە ڕێژەی نەوت تەواو نرخی نەوەدا ئەوە بازارەکانە وەستێ و موچە نامێنە بە هیچ جۆرێک بەڵام پێشبینەکان بۆ جۆرەش نەبوو ینی ئەگە مرۆڤێک گوێ لەم پەیامانە بگرێت تەواو ئەڕوخێت تەواو ینی ئەکرێتەوە فشارکی ئەکرێتەوە ڕخنە بگرێت بەڵام بەلانێکم و بەشێوەشی تای بێڵێتەوانەیە کە کۆمەڵی هاوڵاتی گوێ لە تۆ ئەگرێت تۆ ناومێدیەکەی تۆ ڕەشببینیەکەی ڕەنگە ناچاری بکەی بەشێک لەو داتانەی کە پێمانە ڕێژەی خۆکوشتنەکان لە وڵاتانی هەژارە لە وڵاتانی گیانی سێما هەیە بۆ نمونە ڕێژێکمانیاڵێ لە 1970 ڕێژەی خۆکوشتنەکان لە وڵاتانی هەژارە ئەوانە کە لەلانی ئابوووریەوانەیە زۆر لاوازن تۆ بەدەم ئەم پەیامی بیرەخێتوانێت کە تۆ هەژاری کە تۆ کێشەی اقتصادیت هەیە کە چارەسەری نییە یعنی کۆمەڵی پەیامی پێی کە ئەم دۆخەت دەرچوونی نییە تۆ چۆن ئەتوانی بوێری ئەوە ئەکەی کە دەسەواژەیەکی وا بڵێ کە خەتەرێتێکی وا بخێتە ناو کۆمەڵگەوانە خۆی ئارامی بۆ کۆمەڵگا ناتوانین بە شێوازێکی خێرا بتوانین بڵین کۆمەڵگا ئارامە بێتەوە بەڵام ئەکرێ بڵێن مرۆڤ وەکو تاک مرۆڤ وەکو تاک ئەتوانێ بە خێرایی خۆی ئارام کاتەوە بۆ نمونە مرۆڤ ئەگە بتوانێت لێبوردە بێ ئەتوانێت دڵ و دەرونی ئارام کاتەوە مرۆڤ ئەگەر بێت و پشت بەخوای گەورە ببەستێ ئەتوانێت دڵ و دەرونی ئارام کاتەوە بۆ چونکە لایەنی معنەوی لە ئارامیان زاڵە بە شتە دنیاییەکان ئارامیمان دەست ناکەوێت بە شتێکی معنەوی واتە شتێک بەرجەستە بێ ئارامیمان دەست ناکەوێت شتێکی معنەوی پشتبەستن بەخوای گەورە باوەڕبوون بەخوای گەورە پەرستش یەکێکە لەو هۆکارانەی کە وەکو تاگ ئارامی بۆ ئەگەڕێتەوە پاشان لێبوردن پاشان مرۆڤ ئەگەر بتوانێت لە ناو کۆمەڵگاکەیە هەست بەبوونی بکرێت ئەمە وەکو تاک بەڵام وەکو کۆمەڵگا ناتوانین بڵین بە خێرایی کۆمەڵگە ئارامی بۆ ئەگەڕێتەوە بەڵام ئەکرێت زۆر شت هەبن بۆ ئەوەی کە کۆمەڵگە ئارامی بۆ بگەڕێتەوە خۆی شتێک هەیە لە پێناسە و لە بابەتی ئارامیە باس ئەکرێ زۆر لە شارەزایان باسیەکان ئەڵەن مرۆڤ ئەیەوێ بە زیندویەتی بژی یا بە تەندروستێکی باشەوە بژی کاتێکە مرۆڤ ئارامی نەبوو وەکوایش ئالەتێک بێ بە زیندوی بژی بەڵام ئەگەر ئارامی بۆ هەبوو وەکوای بە تەندروستی بژی ئەلێرەوە ئەچینە چی ئەچینە ناو بابەتی کۆمەڵگا واتە کۆمەڵگە چۆن ئارامە بێتەوە یەکێک لەو شتانە ئێمە خوای گەورە وەکو نعمەتێک باسی ئەوە ئەکا کە کۆمەڵگە چۆن ئارامە بێت ئەفەرمێکی ئەطعەمەهم من جوع و ئامەنەهم من خەوف دووشتی سەرەکی باسەکە خوای گەورە خەڵک چی بن خەڵک سەلامەت بن لە ژیانیان
واتە خەڵک نەترسێ لە ژیانی کە ڕۆشتە دەرەوە نەترسێ ئەکوژرێ نەترسێ ئیهانە ئەکرێ ئەمە یەکێکە لەو شتانەی کۆمەڵگە ئارامەکاتەوە واتە باڵادەستی یاسا ئەگەر یاسا باڵادەست بوو ئەو کاتە هەمووان سەلامەتن ئەمە خاڵێک لەو خاڵانەی کە ئەتوانین بڵین کۆمەڵگە ئارامەکاتەوە یەکێکی تر لەو خاڵانەی تر تاک لەناو کۆمەڵگەیە هەست بە تەنیایی نەکا ئەمڕۆ سیرەکەی تاچی کوردی هەست بە تەنیاییەکە هەست ناکە یاسایەک دەستگایەک شتێک هەیە پارێزگاری لەکە هەست بە تەنیاییەکە بۆیە سیرێکی ناومێدیەک باڵی کێشاوە بەسەرمانە بۆیە مرۆڤ ئەبێ هەستکا لەناو کۆمەڵگەیە ئاژی پاشان هاوکاری دارایی یعنی ئەمڕۆ کاتێکە کێشەیەکی زۆر گەورە تووشی کۆمەڵگەی کوردی بۆتەوە خەڵک هێشتا ئارامی لە دەستنایەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی هەوەی ئەو کەسانێک کە هەیەە هاوکاری ئەوانەکەن کنیانە ئەمە هاوکاری داراییە واتە ئەگەر تاکەکان لە ناوخۆیانە هاوکاری دارایی بکەن ئەوە ئارامی بۆ کۆمەڵگە ئەگەڕێتەوە پاشان بەشداری پێکردن مرۆڤ پێویستی بەوەیە مانای هاوڵاتی بوونی بزانێ واتە تاچی کوردی لەناو کۆمەڵگەیە پێویستە هەست بەوەکە هاوڵاتی ئەم کوردستانەیە دەیکەی هەست بەوەکە هاوڵاتی ئەم کوردستانە ئەبێ بەشداری پێ بکرێ لە بڕیارەکانە ئەبێ بەشداری پێ بگرێ لە کای سیاسیەکانە خەڵک بەشداری پێکراوە نوێنەرەکەی هەڵبژاردووە بەس نوێنەرەکەی قسەی ناڕوە کەواتە مرۆڤ تاچی کوردی بەشداری پێ نەکراوە بۆیە ناتوانین بڵین ئارامیە خاڵێکی تر هەبوونی نان هەبوونی نان هۆکارێکی جزریە بۆ ئەوەی ئارامی بۆ کۆمەڵگە بگرێتەوە ئەو شۆڕشانێکە لە دەوروبەری کوردستانە ڕوویانداوە زۆرینەی هۆکارەکان هۆکارەکەی چی بووە هۆکارەکەی نان بووە ئەو شۆڕشانەی کە لە ئەوروپا لە رووسیا لە وڵاتانی کە شۆڕشی گەوری تیاڕوویدا هەمووی زۆری هۆکارەکەی چی بۆ نان بووە کەواتە ئەتوانین بڵین کۆمەڵگە ئەگەر ئەم خاڵە سەرەکییانی تیانە بێ ناتوانین بڵین کۆمەڵگەیەکی ئارامە کەواتە پێوەەر بۆ ئەوەی کۆمەڵگە ئارام بێ ئەبێ خەڵکی هەست بە سەلامەتی ژیانیان بکەن خەڵکی هەست بە بژێوی ژیانیشیان بکەن ئەمە ئەبێتە هۆکارێ بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی تەندروست بژین چونکە کۆمەڵگە هەتا ئارام نەبێ تەندروستیش نابێت خۆی گەر بمانوێ ئێمە خێرا ئەمە قەیرانانە چارەسەر کرێ بەڕاستی وەک وتم ئارامەکە لاەنە دوورنی و خەیری تاکە گەشەیە تۆ دەبێ ئەو ژینگەی کە ئەم تاکە تایەژی بۆی فراهەمکەی ئارامی کەیت لانی کەم ئەم لاەنە سیاسانی کە ئێستا لە کوردستانە هەن دەبێت ئارامێک لە نێوانە هەبێت هەماهەنگێک لە نێوانە هەبێت ئاشتێک لە نێوانان هەبێت بۆی ئەم چووکەمانە ڕاستەخۆ بڕاستی تەسیرە کاتە سەر تاکەکان سەر ئێمە چونکە ئێمە بەردەوام کۆمەڵگای ئێمە بە دیار شاشەی تیڤیەکانەوەیە بە دیار هەواڵەکانەوەیە بە دیارەوەی بزانێت چه هەواڵێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری بۆی مژدە خۆشکەرێ بێ هەر هەنگاوێک لە دەورەی تاک بۆ باشکردنی ژیانی خەڵک نەڕاستەخۆ ئارامیە بۆ تاکەکانی کۆمەلگا بۆیە وتم یەک سیستەم یەک تاگلایە ناتوانێت ئارامی بۆ تاک دروستکە بەڵکو هەمی بێکەوە وەگوتم چۆن لایەنە سیاسەکە پێویستە حیزبەکان کۆبنەوە ئاشتێک هەمانگیەک لە نێوان هەبێت بە هەمان شێوەش لانی ڕۆشنبیریمان لانی ڕاگەاندنمان پێویستە ئەمانە هەمی بە هاوکار بن بۆی بتوانێن خێرا معالیجە ئەم کێشەیە بکەین ئەنجا کوونێت دینیش لەولاوە دەتوانێت لەم کاتانەیە ڕۆڵی خۆی هەبێت لە ئارامکردنەوەی دەرونی خەڵکەکانە بەڵام وەگوتم بە تەنیا نەدی ناتوانێت نە ڕاگەاندن بە تەنیا توانێت نە سیاسە دەتوانێت بەڵکو هەموو ئەمانە تێکەڵکێشن بەسەریەکە و لەگەڵ یەکان بەیەکەوە دەتوانێت ئەم دەرونی ئارامیە بۆ ئینسان دروستکەن چونکە وەگوتم ئینسان هەموو ئەمانەی پێکاتوە و لەلایەنی ڕۆشنبیری سیاسی کۆمەڵایەتی پەروەردەی هەموو لەمانە پێکاتەوە مادەم لەمانە هەمی پێکاتەوە پێویستە هەموو ئەمانە بێکۆ چاکەین جا دوجار دەتوانین بڵین ئینسانێکی دەرون ئاراممان هەیە خۆی بەشێکێتی بەڕاستی ئەوە بەشێکی زۆرێتی ئەو قەیرانە دارایە چونکە ئەوەی کە خەڵک نانینەوە وەکوتم ئەساسیاتی حاجاتی نەبوو بەڕاستی چی لە ئارامی و لە ئاشتی و لە ئاسایشکات چونکە تۆ ئەساسە کە ئینسان منانی هەبێ بۆ مناڵەکەی شیری هەبێ خواردنی هەبێ لانی کەم دەرونی مەشغوڵ نەبێ بە نان پایکردنەوە پێم وابێ هەر
قسەیەک هەیە دەڵێ مناڵەکەیت بە زانایە گەڵێ بابە ئارمان نیست ئیتر باباڵێ کۆمەڵی مەوزوع هەبوو لە مێشکان بەڕاستی ئەم نووس هەلیکەم هیچیم لە بێر نەما کە تۆتە ئار نیست لەبەرەوە بەڕاستی خواردن ئەساسە بۆ ئینسان و نان و بژێوی ژیان چونکە وەکو وتم هەڕەمکەی ماسوولە لە بەشی خوارەوە یەکەم پێداویستی ئەوەیە کە پێویستە خواردن ئاسایی جلوبەرگ ئەمانە هەمی هەبێ بۆ ئینسان ئەنجا دەتوانێت بیر بکاتەوە دەتوانێت ڕفتارەکانی ڕفتارێکی بێ بەڕاستی چونکە تۆ ناتوانانی بەڕاستی کە تۆ نانی نەیەی تێ بڵێ ڕفتارەکانشی ئینسانی بێ وەکو لەگەڵ ڕێزمە بۆ بینەران بەڕێز وەکو ئاژەڵێک بڵێم تعامل مەکە نەخێر تۆ نانت نایەوەتێ تۆ جلوبەرگی نایەتێ تۆ شیری مناڵەکەی و بڕیوە تۆ قوتی تۆ نان خواردنی تۆ پارەکەی و بڕیوە چۆن نەتوانێت بە شێوەیەکی دروست مامەڵەکە وەکو ئینسانێ مامەڵەکە بە دڵنیاییەوە هەر کاتێک تەنانەت ئەمە هەر بۆ هەر ئاژەڵێکش بۆ هەر بوونەوەرەکەش ڕاستە کاتێک کە تۆ نانت نایە بەڕاستی بە هەموو شێوەیەکی دروست لەدەستە مامەڵێکی دروست لەدەستە ناتوانانی داوای ئەوەی لێ بکەی مامەڵێکی دروست لێکاک لە کاتێککە تۆ حەقی خۆی و نایەوتێ تۆ لە هەموو شێوەک لە هەموو لایەکانەوە چۆنەڵی زەختە لەسەر کردووە تەسیری تێگرە فشار خسۆتە سەری چۆن دەتوانانی داوای ئەوەی لێ بکەی کە وەکو ئینسانێک وەکو کەسێکی تەندروست مامەڵەکە بۆ بە دڵنیاییەوە تەنها قەیرانی دارایی نابەڵکو خەیرانی سیاسی ئێستا ئێمە قەیرانی بەڕاستی بەشێکی کۆمەڵاتی هاتووە سەر ئێمە ئەوەی هەستی پێیەکەین کێشەی خێزانی زیای کردووە جیابوونەوە زیای کردووە بەهۆی ئەم قەیراندارەوە و کێشەی بەڕاستی پەروەدەی زیای کردووە چونکە ئێمە دەزانین ئەو ماوەی کە ئێستا قوتابیان خوێندکاران لە ماڵەوەن کێشەیەکی گەورەی دروست کردووە کە دوورکەوتوتەوە لەو پەروەدەی کە لە قوتابخانەکان هەیە لەو پەروەدەی کە لە ماڵەوە هەیە بۆیە ناچار بووە زۆربەی کادەکانی بە یاری ئەلکترۆنیەکانیان بە تیڤیەوە بە سەربەرێک کە خۆشمان دەزانین بەڕاستی کە ئەمانە هیچ بنەمایەکی پەروەردەیی یان بڵێن لایانی کەمی پەروەردەیی بەڕاستی ڕەچاو نەکردووە کە بەرنمەیەکی پەروەردەیی بێت تا بتوانێت ئینسانی کوردی ئەمەیتیا بنیاد نییە.